لێبێت و تەندروست باش بن لە ئەڵلقەیەکی نوێی کۆوارەوە بە کۆمەڵێک بڕگە و بابەتی هەمە ڕەنگ و کولتوریەوە هاتوینەتەوەلاتان سەرەتای بەرنامەکەش بە گرنگترین هەواڵە هونەری و کولتوریەکانی ئەم هەفتەیە دەست پێ دەکەین. کتێبی بەرەوخۆر لە شاری سلێمانی بڵاوکرایەوە لەلایەن فازڵ ڕەئوفی نووسەری کتێبەکەوە واژۆی لەسەرکرا. ناوەڕۆکی کتێبەکە گێڕانەوەی بیرەوەری نووسەرە لە سەردەمی پێشمەرگایەتیدا. کتێبی بەرەوخۆر یەکێکە لە بیرۆیەکانی بەندە کە ئێمە دووەم بەرگە بەرگی یەکەم لە 2001 دەرمان کرد. مەبەست لەم بیرۆیان بیرۆیی هەموو کەسێک حەقی خۆیەتی کە بیرۆری خۆی هەبێت لە ژیاندا لە مێژووە لە بەشداری سیاسەتە. هەڵبەتە ئێمەش لە نەتیجەی ئەو پێشمەرگایەتەی کە هەر لە ئەیلۆلەوە پێشمەرگە بووین تا گوڵامین لە ڕێخستنەکانە ئەوانەی بیرۆریەکان کە دیبێتم سومەتە ڕوو لەو کتێبەیە چالاکی تایە دەوری تایە سیاسەتی تایە کۆمەڵاتی تایە کەم نییە شۆڕشێک گرێت بەی بە ئەیلول و گوڵام پێشمەرگە بیتا تاکو و ڕاپەڕین و تواکو ئەم چەند ساڵەی لە پەرلەمان و حکومەت و ئێساش لە ئەنجومەنی سەرکردار. ئەمە مێژویەکە ئەم مێژۆ من کردمە بە بیرەوەری هەمووی گێڕاوەتەوە دڵنیا بن کەم و کوڕیتیانە موبالەغەیتیانە چونکە ئەو بیرەوەیانی کەمە زۆر باسی خۆم ناکە هەموو باسی سیاسەتەکەمەکە حیزبەکەمەکە میلەتەکەمەکە خەوا دەکات تێکۆشانەکە بۆ ڕزگاری گەلەکەم و میلەتەکەمان. ئێمە بۆیە توانیمانە ئەم عەدەدە دەمچکەین و زیاتر بە دیکۆمنت تەواوە دیکۆمنتەکان هەم ڕسمە هەم وەسایق هەم ڕاستیەکان دەرەخا بۆیە ئێمە توانیمان ئەمە بکەیت و ئەم جەماوەرە خۆشەویستەش کە کۆبووە ئەمە هەمووی خۆشەویستیانە ئەمە هەمووی تامەزرۆی ڕابردوەکانن تامەزرۆی ئەوەن کە ئەم بیرەوەریانە چۆن هاتووە. گروپێکی میوزیکی و گۆرانی فرەنەتەوە لە هۆڵەندا و لە شاری ئایندهۆڤن کۆنسێرتێکیان ئەنجامدا. گروپەکە بە ناوی ئەستێرەکانی ئێلێکتریکەوەیە و لە کۆنسێرتەکانیان بە کوردیش گۆرانی دەڵێن. لە زۆربەی کۆنسێرت و فیستیڤاڵەکان و کەرنەڤاڵەکانی هۆڵندا بەشدارن بە خۆشحاڵیەوە ئەمڕۆکەش یەکێکە لەو کۆنسێرتانەی کەوا زۆربەی ناتەوەکانی تایە منش بە خۆشحاڵیەوە وەکو کوردێک چوار گۆرانیم هەبوو ئەو چوار گۆرانیم ئامادە کرد بەڕاستی یانی جمهور بە خۆشیەکەوە بە گارمێکەوە پێشوازیان لەم هەم لە من و هەم لە ناتەوەکانی تر کرد. هەموو جاری ژوتومەوە ئەشیڵێم من هەر بەو جلوبەرگەی خۆمەوە ئەچمە سەرشانەوە هەتاکو پێم بکرێ خزمەتی ملەتی کورد بکەم و لە دنیای دەرەوە بتوانم کەلتور و موزیکی نەتەوەی خۆم بە دنیای دەرەوە بناسێنم. کە لە ئەینتۆڤن باژارێکی مەزن لە هۆڵاندایە ji bo festîval me xwe amade kir her wisa min strana xwe bo dayika min got strana min ji bo dayika xwe min nivîsî bû bes ew hêsê xwe min xwast hemî dayîk ra parve bikim û diyarî bikim. Ez gelekî kêfxweşim ji bo muzîka kurdî çê dikim hêstên min û jiyana min ser muzîka kurdî her dewam dike û hebûna muzîka kurdî ez dixwazim li dinyê bi tîpên zêrîn binivîsin Almanca min her ew e. Samen met mijn Koerdische vrienden, Karwan en nog meer mensen. لەگەڵ هاوڕێ کوردەکانی وەک کاروان و زۆر کەسی تر ئێمە تێکەڵاویەک لە موزیکی جیاوازی کوردستان، ئێرانی و سووری دەژەنین. لە هۆڵەندا کۆنسێرت دەکەین و موزیک و گۆرانی کولتوری جیاواز دەژەنین.
من زۆر ئاسوودەم لەگەڵ ئەم گروپە. ئەم ئێوارەیە لە ئایندۆڤن لە هۆڵندا ئەم کۆنسرتەمان بە ئامادەبوونی خەڵک کرد و زۆر خۆش بوو بەڕاستی. زۆر سوپاستان دەکەم. Dank jullie wel. لە شاری دهۆک و لە ڕێوڕەسمێکدا 4 کتێب لەبارەی ئاینی ئێزدی بڵاوکرانەوە. ئەڤڕۆ ئێمزاکردنا کتێبە لە بنگهێلالش یا دەستەکە بلدا بنگهێلاشل دهۆکێ برێڤە برن بڕاستی وەک کتێباخوا عنوانی وێ ئەو شروڤەکردنا هەندێک تێکستێن ئۆلا ئێزدیا سەروی ئەساسی ئینەهم 2007 ساعتما دەستەکە بلندە بنگهێلالش مدیت ئەف سەرحەکی ڕۆشنبیری ثەقافیە مژی فرصت دیت ئەمێل نێڤ کۆمەکە ڕۆشنبیرادا و استاد جامعە مامۆستای زانکوێ مەکتەبەکە دەوڵەمەند هەیە کتێبە جۆرە جۆرێت کتێبە مژی فرصت دی 2007 من سەروی کتابی شۆل کرد هەتانها ئیرۆ نو هاتە تەبعکردن. ئەب تێکستێن ئۆلا ئێزدیا ئیشارەتێ وێکێ دنە سەر تەسامحی و پێکڤەژیانێ و یەکانیا خودێ و تشریکاش خودێ ڕەچێ ناکەن. پرۆژەی کتێب لە شاری سلێمانی کۆڕێکی خوێندنەوە و ناساندنی بۆ کتێبی شعری سۆزی ئەوینی شاعر سامان عومەر ڕێکخست. شاعر شعرەکانی بە شێوازی ڕۆمانتیکی نووسیوە و بڕیاری داوە داهاتی کتێبەکەی لە پرۆژەیەکی خێرخوازیدا ببەخشێت. سەبارەت بە کتێبی شعری سۆزی ئەوین کە ئەمە یەکەم کتێبی منە کە چاپ ئەکرێت چاپی 2021 خاوەنی چەند کتێبێکی خۆمم یەکێک لەوانە کتێبی بەکە مەڕوانە لە خۆت کە کتێبێکی دەرونیە بەڵام حەزم کرد لە دوای ئەو کتێبە شعرەکانم بڵاوکەم و بە چاپیان بگەێنم هەر بۆیە ویستم سەرەتا کتێبی سۆزی ئەوین بڵاو بکەمەوە کە ئەتوانین بڵین زیاتر لەسەر ڕێبازی ڕۆمانتیک ڕۆیشتوم لەسەر شعرەکان و هەروە ڕێبازی ڕۆمانتیکم پەیڕەو کردووە و هەروەها شعرەکان شعری ئەتوانین بڵین لە چوارداستانەکە شعری لیریکی باوە واتە شعری گۆرانی باوە لە شعرەکانی منە و هەروەها شعری فێرکاری و داستانی و ئەمانەش لە خۆ ئەگرێت. بەتەلعەتی زوڵفی خاوت مەهێڵە چاوانت تەڕبن. شعرەکانی من ستۆنین واتە بەڵام ئەتوانین بڵین 100% شعری ستۆنی پەیڕەو نەکردووە واتە شعری نسبیم داناوە ئەتوانین بڵین بڕگە و قافیم بەکارهێناوە زۆربەی شعرەکانم بڕگە و قافێ و ئاوازی تایبەتم بەکارهێناوە بەڵام 100% پابەت نەبوومە بە کێش و بڕگەوە بەڵکو ئەوی لە خەیاڵما بۆ ئەوی حەزم کردووە بینوسم لە شعرەکانما لە شعرەکانمدا دەرئەکەوێت. نووسەرێکی کورد لە کەرکووک کتێبێک لە بواری پزیشکی دەنووسێت و دەکرێتە بابەتی کۆلێژە پزیشکیەکانی زانکۆی کەرکووک. کتێبەکە باس لە زانستی پزیشکی و یاسا و ڕێساکانی پزیشکی دادوەری دەکات. شکر مەحموود وەک خۆی دەڵێت زۆر بربەستی بۆ دروستکراوە بۆ ئەوەی کتێبەکە بڵاو نەکرێتەوە بەڵام سەرنجام دوای چەند ساڵێک لە هەوڵدان توانیوێتی بەسەر کۆسپەکاندا زاڵ بێت. ئەو داوا دەکات لە هەرێمی کوردستانیش پشتگیری بکرێت بۆ وەرگێڕانی کتێبەکە بۆ سەر زمانی کوردی. ئەو کتابە من کە دروستم کردووە تەمان دوای چەند ساڵێکە لە ئیشی خۆم دیم نقستانیەک هەبوو لە معلوماتی قانونی
جهاتی تحقیقی جهاتی طبی 1970 قانونی طبعادی دەرچوو طبعا ئەو قانونە طبعادی دەرچوو لەبەرەوە پێشتر قانون نەبوو فکتابێک هەبوو این دکتۆر وەسفیێزار ڕەحمەتی لێبێ یەکێک لە مؤسسەکانی طبعادی بەس ئەو کتابی تەلیف کرد و مەرجع بوو بۆ طەڵەبەی کولیە و ئەکادیمیە و شورتە ئەوانە هەر ئەو کتابە هەبوو فمن وەک لە 2013 دیسان قانونەکە گۆڕا وەک گۆڕا دیسان قانونێتری طبعادی هات فمن دیم نقستانی تیا بوو لەبەرەوە منیش لە قانونم ئەخێن قانون بەکەلۆرس قانون حاصل کرد فدیم ئەو فکرەیەک هات لە مێشکم بۆ ئەو کتابە گۆڕانکاری پێ نەکەم ئەمان لەو کاتە دەسم پێکرد بە جەمعی کافر قوانینی ئینجینایی أصول محاكم جزائي قانون عقوباتي مروريتي وهبو طبعا لي إن صح عامة كلمة ناو أو كتابة لقال قانون طازكة شرح مكر وكتمة وزيزك مرجعك ببيتن ثقافية عامة بيتن بو جهاتي تحقيقي بو دكتورة كان تعمقهم كالزور كقانون سي هي شون إيشاكي لطبعا لي سي بودر فوكو كتابة مكر موافقات هات لەخوا زیاد بێ بووە سەنەدێکی لە کولیەکانی قانون دەستێتن لە بەغدا. ئەو کتێبە بالئەساس دروست کراوە کە سەیری عملی طبعادی بە قانون. أو كتابة طبعا إيستا كتاب لوزارة التعليم العالي هيئة الرأي أول إذن كدراسية ككتاب دركان كأو كتابة بيت منهج دراسي يعني إيستا كتابة كاينتر لم صالو دسيان بيكرت چوونە سەر ستەیج و ئەکتەری بابەتێکی نوێ نییە و تەمەنێکی دوور و درێژی هەیە بەڵام ئەگەر بێت و ئەکتەر دەقی لە بەردەست نەبێت و دەرهێنەرێکیش ئاراستەی نەکات و لەگەڵ چرکەدا بیرۆکەکەی نمایش بکات دیالۆکی بۆ دروست ببێت ئەمەیان نوێیە دیار عومەر ڕاهێنەر و دەرهێنەری شانۆییە بەم دوایانە لە شاری هەولێر خولێکی تایبەتی بۆ شانۆی ئیمپرۆ کردوێتەوە لەم بڕگەی کۆواردا زیاتر ئیمپرۆ بۆ ئێمە ڕوون دەکاتەوە و گرنگیەکان و داهاتووی باس دەکات خلاص إيش معنى وضيع من دەرچوو پەیمانگەی هونەرە جوانەکانی هەولێرم ساڵی 99 هەر لە کۆتایی 99 سەرەتای 2000 من لە کوردستان دەرچووم لە سوید گێرسامەوە ڕاستیەکەی ماوەی 10 ساڵێک دابڕانێکی دوور و درێژ لە نێوان من و هەموو کار و چالەشی شانۆیی دروست بوو بە هۆکاری تایبەتەوە بەڵام لە ساڵی 2009 دا من گەڕامەوە کوردستان جارێکی تر مامۆستای پەیمانگەی هونەرە جوانەکانی هەولێر بووم وانە پێش بووم پاشان کە گەڕامەوە سویدی تر دەستم بەکار کرد لەگەڵ چەند گروپێکی سویدی سەرەتا هەروەکو ئاسایی وەکو ئێرە لە شانۆیەکی کلاسیکی ئیشمە کرد لەگەڵ گروپێکی سویدی بوو پاشان خۆم بوومە ڕاهێنەری گروپەکە پاشان لەگەڵ کۆمەڵێ هاوڕێ لە ئەڵمانیا گروپێکمان دامەزران کە ئیشکردن بوو لەسەر شانۆی ئیمپرۆ هەر لە ڕێی هاوڕێیەکەوە من ئەو جۆرە شانۆیم ناسی شانۆی ئیمپرۆ بەڵام پاشان خۆم پەرەم بە زیاتر خۆممان دوو کرد و ئیتر دائما من وام حەزەکەم لەوەی کە شتێکم فێرەکە لی تێپەڕ بم هەر لەوێ نەمێنمەوە ئیتر خۆم جودا بوومەوە و لەگەڵ هاوڕێی کتێبێکمان نووسی بە ناوی شانۆی ئیمپرۆ ئەو نزیکەی 7 ساڵێکە بێ لەو بوارە کارەکەین و چەندین وەرکشۆپ و خول و نمایش چ لە دەرەوە چ لە ناوەی وڵات و لە وڵاتە عەرەبیەکانیش بگرە لە فیستیڤاڵە نێودەوڵەتیەکان کارمان کردووە. Ну че, цеж лейнет, тоже, цеж вот.
لەکوێ شەقاوە نوێزی من چێ عەلیزە نووس تۆ چێ عەلیزەکەم دوێ ئیمپرۆ وەکو زاراوە وەکو وشە دەکرێ بڵێ لە عەرەبیەکە ئێرتیجال بەکار هاتووە بەڵام ئێمە لە کوردیەکە مرادفێکی ئەومان نەبوو وشەیەک نەبوو کە پڕ بە پێستی خۆی بێ بۆ ئەوە لەبەرەوە بە پرسوڕا لەگەڵ چەند هاوڕەیەکی زمانزان هەمان وشە ئینگلیزی و مستەلح عالەمیەکەمان بەکارهێناوە کە لە هەموو دنیا هەر ئیمپرۆڤایسی پێدەرێن یان ئیمپرۆی پێدەرێن یان ئیمپرۆڤیسە خونی پێدەڵێن ئیمپرۆ لە شانۆدا جۆرێکە لە نمایش کە تێکستی نووسراوی نییە دەرهێنەری نییە هەموو شتەکان ئێستا لە بەردەم بینەر ڕاستەخۆ دروست ئەبێ بەڵام بۆ ئەمەش پێویستی بە ئامادەکاری هەیە ئەکتەر ئامادەکرێت بۆ ئەو ساتانەکە چۆن بتوانێت چیرۆک دروستکە چۆن بتوانێت نمایشکە لە بەردەمی بینەر لە نمایشی شانۆی ئیمپرۆدا ئەگەر بۆ بینەر نمایش بکرێتن کەسایەتیەک هەیە لە نێوان بینەر و لە نێوان ئەکتەرەکان کە لە ئیمپرۆ پێ دەڵێن ئیمپرۆڤیساتۆر ئەکتەر نییە چونکە کاری تۆزێک لەوە زیاترە ئەم کەسایەتە ناوی مۆدەراسیۆنە یان مۆدەراتۆر یە نێوەن گیری یان ناوبژیکەر زۆرجار بەو ناوەدە لە کوردی ئەو کەسەی کە با بڵێ شتێک بەڕێوە ئەبا دیمانەیەک بەڕێوە ئەبا لە نێوان دوو کەس یان دیبەیتێک بەڕێوە دەبا مۆدەراسیۆن یان مۆدەراتۆر کاری ئەوەیە کە زانیاری لە بینەر وەرگێ و بیدا بە ئیمپرۆڤیساتۆرەکان ئەکتەرەکان ئیتر کە زانیاریەکانیان وەرگرت جارێ 3 خولەک جارێ 5 خولەک بواریان هەیە پاشان دەست دەکەن بە نمایش سەرەتا پێشەی من بێمەوە ئێلانی وەرکشۆپێکمان کرد لەسەر شانۆی ئیمپرۆ لەگەڵ گروپی زیرۆ پلات ئەو سنتەری ئاڵا و بەڕێوەبەرایەتی شانۆی هەولێر نزیکەی لە ماوەی ڕۆژێکدا زیاتر لە 40 کەس خۆی ناونووس کرد کە من پاشان پرسییم ئەمە هەر کەسە و ئامانجی خۆی ئامانجی بەشداریکردنی چێ لە وەرکشۆپە بنووسینێک بۆم بنێرێ کە سەیری ئامانجەکانم کرد تۆزێک لێک جیابوون هەندێکیان ئامانجیان لێ فێربوونی شانۆی ئیمپرۆ بوو هەندێکیان ئامانجیان لێ پەروەردەکردنی تاکە کەسی خۆیان بوو کە لە ڕێی ئۆنلاینەوە گویان لێ بوو ماوەیەکی زۆر من لە ڕێی ئۆنلاینەوە لەگەڵ خەڵکی یاریمی کوردستان ئەو وەرکشۆپانم ئەنجامەدا لە سەردەمی کۆرۆنا و کەرانتینە جا بۆیە کردم بە دوو گروپ ئەوانەی کە ئامانجیان لێی شانۆ نەبوون پەروەردەی تاکە کەسی بوو ئەو بۆ منیش ئاسانتر بوو ئەزانم چۆن مامەڵە لەگەڵ ئەو گروپەکەم و لەگەڵ گروپەکەی تر ئەوەی خۆلی گەشە پێدانی کەسیەتی لەو دوو ڕۆژە کۆمەڵی کەس بوون کە شانۆکار نەبوون من زیاتر بینیم کە ئیفێکتی لەسەر ئەو کەسانە هەبوو بۆ پەروەردەکردنی تاکە کەسیان گەشە پێدانی کەسیەتی خۆیان چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ ساتی نەخوازار ڕەوینەوەی ترس لە یان قسەکردن لە بەردەم خەڵک کوڕم چایەکم بۆ بێنە چایەک بەسە بڕۆ دەرێ هێواد لەبیرە هەمان شتەکەی ئێستا هەمان شتی ئێستا نییە جوولە زیاتر ڕاهێنانمان لەسەر ئەوە کرد کە سەرنەکەوتن چێژبەخشەیە تر ئیشکردنمان لەسەر سەرنەکەوتن بوو پێچەوانەی هەموو میتۆدەکانی دنیا کە تەنها لەسەر سەرکەوتن ئیشەکەن سەبارەت بە خولی دووەم خولی شانۆی ئیمپرۆ بەجددی من خۆم تەسەورم نەکرد یعنی کۆمەڵە کەسانێک نزیکەی 30 بۆ 40 کەس بەشداری کرد بوو بە هەردوو وەرکشۆپ لە وەزعیشی ئاوا لەو گەرمایە لە سەدان مشکلەی تاکە کەسی و وەسایلی هاتو چۆندا ئاسان نەبوو من خۆشم بەیانیان وەرکشۆپەکەم قەت نایخەمە دوای نیوەڕۆیان هەشتی بەیانیم دانابوو بە ئەنقەس ینی هەشتی ئەمویست ئەو کەسانە بێن کە چالاک بن نەمەویست کەسانێک بێن بڵێن سەعات 10 و 11 لە خەو هەڵسنوانە بەڵام هەمویان ئەویان تێدا بۆ ڕوحیەتیان تێدا بوو کە لە کۆتاییش فیلمێکیان تەسویر کردو من ئاگاداری و فیلمە نەبووم ڕۆژانە شتێکیان تەسویر کرد بم وامزانی بۆ دیکومنتاریە بەڵام لەگەڵ ئەوەشدا بۆچوونی بەشداربووەکانیان وەرگرت و من بەجددی لێ خۆم تووشی شۆک بووم.
جۆرگە و بابەتەکانی ئەم هەفتەی کۆوارمان پێشکەشکردن تا هەفتەی داهاتوو بمێنن بە خێر و خۆشی.